بزوتنەوەی ڕۆژاوا لە نێوان هیوا و هەڕەشەدا. دوای چەندین ساڵ خەبات و دەستکەوتی بەنرخ لە بواری بەڕێوەبردنی دێمۆکراتیکی کۆمەلگا و مافی ژنان و هەروەها هاوپشتی نەتەوە و ئاینە جیاوازەکان، ئێستا بزوتنەوەی ڕۆژاوا لە یەکێک لە قۆناغە هەستیارەکانی مێژووی خۆیدایە. ئەو گرژانەی کە چەند مانگێک بوو بە نهێنی بەردەوام بوون، ئێستا بوون بە ململانێ و تێکهەڵچوونی ئاشکرا و چارەنووسی خەڵکی ئەو ناوچەیەی خستووەتە دۆخێکی نادڵنیاییەوە. هێزەکانی سووریای دێمۆکراتیک کە بە پاڵپشتی ئامریکا ڕۆڵێکی سەرەکیان لە شکستدانی داعشدا گێڕا، لە چەند ساڵی ڕابردوودا توانیان سیستمێکی خۆبەڕێوبەری تا ڕادەیەک سەرکەوتوو لە باکووری ڕۆژهەڵاتی سووریەدا بمەزرێنن. بەڵام لەگەڵ گۆڕانی هاوکێشە سیاسیەکان لە سووریە و داڕمانی ڕژیمی بەشار ئەسەد، ئەم هێزانە لەگەڵ ئاستەنگی نوێ بەرەوڕوو بوونەتەوە. حکوومەتی نوێی دەمەشق کە بە ڕێبەرایەتی ئەحمەد شەرع پێکهێنرا، ئێستا داوای هەڵوەشانەوەی تەواوەتی هێزە کوردیەکان و تێکەڵاوبوونیان لەگەڵ ئەرتەشی ناوەند دەکات. ئەم داواکاریە کە لە ڕوانگەی هێزە کوردیەکانەوە بەواتای لە دەستدانی هەموو دەستکەوتەکانی چەندین ساڵە و بە شێوەیەکی گشتی تەسلیم بوونە بە پێکهاتەی دەسەڵاتی ناوەند لەگەڵ خۆڕاگری و بەرخۆدانێکی جددی بەرەوڕوو بووتەوە. ئەزمموی مێژووی خەڵکی کورد لە ناوچە دەری خستووەکە ئەم جۆرە تەسلیم بوونە زۆر جار بووەتە هۆی پەراوێزکەوتن و سەرکوتو لە ناوچوونی ناسنامەی نەتەوەیی. لە چەند هەفتەی ڕابردوودا هێزەکانی حکوومەتی سووریا توانیویانە بەشێکی زۆر باکوور و ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە بگرنەوە کە ساڵانێکە لە ژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دێمۆکراتیکدا بوو. ئەم پێشڕەویە خێرایە لە کاتێکدایە کە هێزە کوردیەکان ڕایان گەیاندووە بەرگری لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی خۆیان دەکەن. بەڵام واقعیت ئەوەیە کە ئەم هێزانە ئێستا لە ژێر گەمارۆی چەندین گوشاردان. لەلایەکەوە حکوومەتی ناوەندی سووریا کە خۆی لە ژێر گوشاری تورکیەدایە بۆ ئەوەی کنترۆلی تەواوی سەرزەمینە کوردیەکان بەدەستەوە بگرێت، خوازیاری تێکەڵبوونی تەواوی هێزە کوردیەکانە لەگەڵ ئەرتەشی ئەو وڵاتە. لەلایەکی دیکەشەوە گروپە میلیشیاکانی ژێر فەرماندەی ئەحمەد شەرعیش هێرشیان کردوەتە سەر ناوچە کوردستانیەکانی ژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دێمۆکراتیک. ئەم گوشارە دوولایەنە مەودای مانۆڕی بۆ ڕێبەری کورد لە هێزەکانی سووریای دێمۆکراتیک بە توندی بەرتەسک کردووە. یەکێک لە خاڵە ئومێد بەخشەکان لەم قەیرانەدا بریتیە لە کاردانەوەی خێرا و بەربڵاوی خەڵکی کورد لە پارچەکانی دیکەی کوردستان. ئەو شەپۆلە پاڵپشتیەی کە لە شارەکانی کوردستانی عێراق و تورکیە کەوتووەتە ڕێ، نیشانەی هەستێکی قوڵی هاوپشتی نەتەوەییە لە نێو خەڵکی کووردا. دەیان هەزار کەس هەوڵیان داوە بە هەر جۆرێک بێت خۆیان بگەێنە سنوورەکانی کوردستانی سووریا بۆ بەرگریکردن لە خەڵکی کورد لە وڵاتە. یەکەم شەپۆلی پشتیوانی جەماوەری لە کوردستانی تورکیا سەرەڕای بەکارهێنانی گازی فرمێزگرێش و ماشینی ئاوپژێن لەلایەن پاسەوانانی سنوورەوە توانی سنوور تێپەڕێنێت. ئەم بزوتنەوە جەماوەریە خۆڕسکە ئەوە نیشانەدات کە بزوتنەوەی ڕۆژاوا لە سووریا تەنها پرسێکی ناوخۆیی نییە، بەڵکو بەشێکە لە خەباتێکی بەرفراوانتری خەڵکی کورد لەسەر تاسەری ناوچەکە لە پێناو بەدەستهێنانی مافەکانی. یەکێک لەو ئاڵنگارە جددیانەی بەردەم بزوتنەوەی ڕۆژاوا بریتیە لە قەیرانی شەفافیەت و متمانە. راپۆرتەکان باس لە کۆبوونەوەیەکی ئالۆزی نێوان مەزلوم عەبدی فەرماندەی هێزە دێمۆکراتیکەکانی سووریا و ئەحمەد شەرع دەکەن دوای ئەوەی عەبدی ڕێکەوتنێکی چواردەخاڵی واژۆ کرد. بەڵام وتەبێژی یەپەگا ئەو قسانەی ڕەت کردەوە و بە ناڕاز ناوی بردووە. ئەم دەژوازیانە هەڵگری وانەیەکی ڕوونن، واتە لە کاتی قەیرانەکاندا دەنگۆ و شەڕی گێرانەوەکان دەتوانن جێگەی سیاسەتی ڕاستەقینە بگرنەوە. هێزێکی کە داکۆکی لە مافەکانی خەڵک بکات دەبێت شەفافیت بکاتە پرەنسیبی کارەکانی. هەر گفتوگۆیەک، هەر پێشنیارێک بۆ تێکەڵبوونیان پاشەکشە و هەر میکانیزمێکی ئەمنی دەبێت تا ئەو جێگایی ئیمکانی هەیە جەماوەری لێ ئاگادار بکرێتەوە بۆ ئەوەی بڕیارەکان لە پشت دەرگا داخراوەکان و بەبێ ئاگاداری خەڵک نەدرێن. نەبوونی شەفافیت نەک هەر متمانەی گشتی لە ناو دەبات، بەڵکو زەمینە بۆ دزەکردنی دەنگۆ و پرۆپاگەندەی دوژمنیش خۆشەکات. لە ئاوا بارودۆخێکدا پاراستنی پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ جەماوەر و بەرپرسیاربوون بەرامبەریان گرنگیەکی یەکجار زۆری هەیە. ڕەنگە تاڵترین بەشی ئەم قەیرانە سیاسەتی ئامریکا بێت. ئامریکا کە ساڵانێک بوو هێزە کوردیەکانی وەک هاوپەیمانی سەرەکی خۆی لە شەڕی داعشدا بەکارهێنا، ئێستا هەنگاو بە هەنگاو لە پاڵپشتیەکانی بۆ ئەو هێزانە پاشەکشەی کردووە و پەیوەندیەکی نزیکی لەگەڵ ئەحمەدە شەرعدا دروست کردووە. ئەم ڕەفتارە دووبارە بوونەوەی هەمان ئەو سیاسەتەیە کە ئامریکا لە مێژوودا چەندین جار بەرامبەر بە کورد بەکاری هێناوە. سیاسەتی دەرەوەی ئامریکا
هەرگیز بە پێی پرەنسیبی ئەخلاقیدا نەڕژاوە، بەڵکو بەشێک بووە لە بەرژەوەندی مادی و بەرجەستەی ئەو وڵاتە. ئەوانەی تا دوێنێ گەشتبینیەکی ناواقعیان هەبوو سەبارەت بە پشتیوانی ئەمریکا لە خەڵکی کورد ئێستا بێهیوا بوون، بەڵام بۆ ئەم بێهیواییە زۆر درەنگە. ئەزمموی مێژووی دەری خستووەکە پشتبەستن بە زلهێزە دەرەکیەکان بە بێبوونی استراتێژێکی سربەخۆ و پشتیوانی بەهێزی ناوچەیی هیچی لێ سەوز نابێت. بزوتنەوەی خەڵکی کورد لە سووریا لە قۆغناغێکی هەستیاردایە کە بڕیارەکانی ئەمڕۆ چارەنووسینەوەکانی داهاتوو دیاریەکات. ئەو ڕێگایانەی لە بەردەمدان زۆر نین، بەڵام ڕوونن. یەکەم، پاراستنی یەکێتی و یەکڕێزی ناوخۆی و شەفافیت لە بڕیارەکاندا. دووهەم، پتەوکردنی هاوپشتی لەگەڵ پارچەکانی تری کوردستان و بەهرەمەندبوون لە پشتیوانی جەماوەری. سێهەم، گەڕان بە دوای ئەو ڕێگە چارە دیپلۆماسیانەی کە مافی خەڵک بپارێزێت بەبێ تەسلیمبوونی تەواو و چوارەم، ئامادەبوون بۆ بەرگری ڕەوا لە کاتی پێویستدا. ئەزمموی چەندین ساڵەی خۆبەڕێوبەری لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەری خستکە ئەم بزوتنەوەیە توانا و پتانسیلی دروستکردنی پێکهاتەیەکی دموکراتیک و فرەنەتەوەیی هەیە. ئەم دەستکەوتە نابێت بە ئاسانی لەدەست بدرێت، بەڵام پاراستنی پێویستی بە وشیاری و واقعبینی استراتێژی دروست هەیە. استراتێژیەک کە نەک لەسەر بنەمای گەشتبینیەکی ساویلکانە بە زلهێزە دەرەکیەکان و نە لەسەر بنەمای تەسلیمبوونێکی بێ ئەملا و ئەولا بە گوشارەکانی حکوومەتی ناوەندی. چارەنووسی بزوتنەوەی ڕۆژاوا لە سووریە نەک تەنها بۆ خەڵکی کورد لە وڵاتە، بەڵکو بۆ خەڵکی کورد لە پارچەکانی دیکەی کوردستان و تەنانەت بۆ داهاتووی سووریەش گرنگە. پاراستنی ئەم دەستکەوتانە ئەرکێکە لە سەرشانی هەموو ئەو کەسانەی کە پابەندن بە ئازادی و مافی دیاریکردنی چارەنووس بۆ نەتەوەکان.